بڵاوبوونەوەی یەکێک لە بەرهەمەنوێیەکانی مامۆستا و هونەرمەندی گەورەی کورد مامۆستا عەدنان کەریم دەست پێ یەکەم کە هەمیشە ئەو هونەرمەندێکی خاوەن هەڵوێست بووە لە ئێستادا بەرهەمێکی نوێ بڵاوەکاتەوە کە باس لە نەهامەتیەکانی هەر چوار پارچەی کوردستانەکە. بێگومان ئەم بەرهەمە نوێی مامۆستای گەورە مامۆستا عەدنان کەریم بە ناوی هیوا لە ئێستادا بڵاو بۆتەوە. ئاوازی بەرهەمەکە هی هونەرمەند خۆیەتی هونراوەی هێمن موکریانە و کارزان مەحموود کاری موزیکی بۆ کردووە. هیوا کە ناوی نوێترین بەرهەمی هونەرمەندی گەورە عەدنان کەریمە و باز لە نەهامەتی و کارەساتەکانی هەر چوار پارچەی کوردستانەکات تێکستی هێمن موکریانە و کاری موزیکی لەلایەن هونەرمەند کارزان مەحموودەوە بۆ کراوە و ئاوازی هونەرمەند عەدنان کەریمە. ئەم بەرهەمە بە هەردوو زاراوەی سۆرانی و کرمانجی تۆمار کراوە. ژن و پیا و کوڕ و کیژان دەکوژن قسە توند و قەڵام تیژان دەکوژن ئەوێستاش دوژمنی لاسار و باتفار دەکوژێ کوردی بێت تاوان و لاشار هەزار لاوی لە بەندی خانەدا مرد هەزار پیاوی تەنافی خرای ئاستۆ بە زۆر دەبێ وشکێ دەرچی قەڵایە دەناو دەرکە بۆچێ ئاوەڵایە هەمای وا بە دوا ڕۆژێکی ڕوونا بەشی ئینسانی بێ هیوانەمانە بەشی ئینسانی بێ هیوانەمانە